سەبارەت بۆ بڕیارەی کە لە حکوومەتی ناوەندۆ دەرچووە کە بڕیارێکی پەرلەمانی عێراقا لە 18/5 ئەم بڕیارە دەرچووە بە قەدەغەکردنی هاوردەکردنی مریشکی بەستوو و زیموو و هێلکە و ماسی. بەڕاستی ئەم بڕیارە خەونی چەند ساڵی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بۆ ئەم بڕیارە ئەتوانم بڵێم لە بەرژەوەندی تەواوی عێراقا بە تایبەتی هەرێمی کوردستان، چونکە قاعەکان هۆڵەکان لە کوردستانە بە شێوازێکی فراوان هەیە. چەند ساڵێ لەوە پێش کەوتوو بوون ئەوەی کە تووشی زەرر و زیانی زۆر ببن. خۆشبەختانە ئەم بڕیارە ئەتوانم بڵێم جێگرەوە ئەبێ بۆ ئەو زەرر و زیانی کە ئەوان پێشلیان کەوتووە. خۆشبەختانە حکوومەتی عێراقی لە پەرلەمانی بەغاوە بڕیارێکی دەرکردووە کە مریشکی بەستوو بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێ. ئێمەش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پابەند بێ بەو بڕیارەی پەرلەمانی عێراق کە مریشکی بەستوو بە هیچ شێوەیەک داخلی هەرێمی کوردستان نەبێ، لەبەرەوەی ئێمە مریشکی خۆمان لە خۆمان زیادا ساڵانە لە پارێزگای سلێمانی 67,000 تەرمان پێویستە بە هەڵەبجە و گەرمیانەوە، بەڵام لە هەمان کاتدا 167,000 تەنمان مریشک هەیە.